وتوە تقریبی بۆ 20 ساڵێکە بێ هەیە، بەڵام من 14 بۆ 15 ساڵە لێرم. پێشەوە وەساکەمی لێبوو کاکەریم بە ڕەحمەت بێ ئەو وەفاتی کرد، لەو کاتەوە هەتا ئێستا هەر بەردەوامە وەکو دامەزرێنەری ئوتوش. هێنری وایت لە نیویۆرک 6/6/1982 ئوتوی دروست کرد، بەڵام ئەو کاتە ئەوە بوو ئوتوی دەسی بوو، بچووک بوو، خەڵوز بوو، هەتا ئەم حەدەی ئێستا ئەو پێشەنگەی بەخۆیەوە بینیوە. لەمە پێشکەوتوتر نییە نەخێر هەتا ئێستا، بەڵام ئەوەیە مۆدێلەکان فەرقەکە. بۆ نمونە ئەمریکی هەیە، ئێرانی هەیە، ئەڵمانی هەیە، تورکی هەیە، تر هەر یەکەو مۆدی لێ دەرەکە، بەڵام ئەجینا هەمووی یەک شتەکە. زیاتر گیری مامناوەند و دەوڵەمەندەکانن. فەقیری ژەیکە ئەگەر زەرور بێت، چونکە بە حەقەت ئەم ئیشە هەل لە زەمەنەوە ئیشێکی تەکەبوریان پێوتوە، ئیشێکە کە زیاتر بۆ کەشخەیەتی و بۆ پۆست کراوە، هەر لەو کاتەوە بۆ ناوە ناوی دەرچووە. ئێستش بۆیە هەر یعنی دەوڵەمەندەکان جیلی مامناوەند ئەوانە زیاتر گرنگی بەم ئیشە. ئەوە دەرمان هەیە، دەرمانی بۆ بەکارێت، نۆعشتنی خۆیەتی. ئێستا شتن هەیە، شتنی تەڕی پێوترێ، شتن هەیە شتنی وشکی پێوترێ، شتنی جاف هەیە. ئەتەوە هەر یەکە و نۆعشتنێکە بەپێی قوماش و پێست و جلد و ئەم شتانە ئەگۆڕێت. ئەو شۆردنانە یعنی تر ئەو کەسا بێ شارەزایی تیا بێ ئەنجا ئەزانێت ئەمە ئایا بە ئاوە شۆرێت یا بە شتنی وشکەکرێ یا بە شتنی جافەکرێ. شتنە جاف و وشکەکە ئەوە پێڵێن درایکلین. زۆر کەس ئەوە ناکات، توانای ئەوەی نییە بە حەقەت. تێچووی زۆرە، دەرمانی گرانە، دەرمانەکەی گرانە بە حەقەت، بەڵام هەشایی کا گوێ نایەتێ ئەو شتێک کە ئیێنێ بەلاوانێ بەلایەوە گرنگ بێ یا زۆری پێیا بێ ئەیکا کێشەی نییە. شوێن لە سایاسە شوێن فەرقی هەیە، شوێن فەرقی هەیە، بەڵام لە ڕووی ئیش و کارەوە ئیشی جوان، ئیشی پاکتەمیز، خزمەتکردن بە حەقەتەوە لە پێش هەمیوێتی. ئەوە زۆر زۆر شتێکی گرنگە کە دوکان ناتوانێ بیکە. ئەی چۆن کابرایەک لە مێش ساڵە خەریکێم ئیشەیە، لاوانەیە دە ئەوەی من شارەزایی هەبێ لە میشەیە، بەڵام هەشە تیاشایەتی بۆ نمونە ئەقڵێتی نەخسۆتە ئیش بۆ ئیشەکە. هەنێش دەیە ناتوانێ بیکە. ئێستا بۆ نمونە مۆدێلات وەکو لە ڕووی ئوتوکردنەوە ئەو بەپی قەیمیەکە هەر خەت هەموو شتێ خەتی تێیەکە. ئێستا باوی خەت نەماوە، خەڵک خەتی ناوێت. بۆ نمونە خەتی چاکەت، خەتی قەمسەڵا بە حەقەت نایانەوێ ئێستا باوی نەماوە. بەڵێ ئێستا پانتۆڵی قوماش کراس هەر یەک ستایلە، بەڵام ئێستا تەقریبی 1-2 ساڵیشە بێ کراس سەرشان و قۆڵەکەی کەزەڵێ خەڵگەڵێ خەتی تێمەکە ئیلان بە خڕی بێت و ڕێک بۆسێ لەبەرە خەتەکەمان ناوێت. بەڵام جارانە یانوت بیکە بە گوێزان بۆمە، ئەوە نەما، ئەوە وردە وردە خەریکە نامێنێ. کاتی 2 ساڵ 2 ساڵ و نیو
شتی گرانی من قاتی شاڵ بەجێ مابوو کابرا دوای 2 ساڵ و 6 مانگ هاتەوە بۆی یامانەوە وەڵی وتی تووشی لە بیرچوونەوە بوو سوتفە هاتووم چایە بخۆم لەو بەرەوە وتمە بەخوامە شتێکم لەو بەرە لەو دوکانەوە بەر باچم زانم ماوە هاو یامانەوە خۆی بە پێی شەریعەت ساڵێکی تر ماڵی تۆیە توانی بیفرۆشیتەوە بیکەی بە خێر بۆ کابرا قانونی ژەر 3 مانگە بڕی قانونی ئیشکردنەکەەوە 3 مانگە سێ دوای 3 مانگ تۆ تەپوتۆزەی خوا بەڵام ئێمە جلی وا هەبووە کە ئاوا گران بووە 2 ساڵ 3 ساڵ دەشتومان تۆ کێشەمان نەبووە بە حەقەت هەبووە جاری وایە جلەکە خۆم کە ناسیاو بووە نردوومەتەوە بۆ کە سوکارەکەی بەڵێ وتۆمە ئەمانەی لای ئێمە هەیە ئێتە خۆتان چی لێگەن لێکەن بووی ئارە بەڵێ جیاوازی چییە؟ ئەمە ئیشی سەریعە ئەمان ئەویان ئیشی خاوە بەڵام لە ڕووی ئیشکردن و جوانیەوە ئەویان بە حقیقەت ئیشی زۆر جوانە چونکە بەدەست خۆتە چیلی ئەەکەی چۆنە یەنی چۆن دیبەی ئەوەیان بچووکەکەیان بەڵام گەورەکەیان کەپسە کە داو نایتر ئەمە زیاتر بۆ مۆسمی زستانان زۆر خۆش ئەمە قەمسەڵی ڕیکۆت بە تایبەتی ئەمە قەمسەڵەی چەرم و شامۆ شتی چەرم و شامۆ بەس بەمە ئەکرێ بەوەیان تۆزێ ناڕەحەتە وڵایی لە وڵاتان بەکاریە بەس ئێستا بە حکمی ئەوەی کە غاز و کارەبای زۆرەوێت ئێستا تەقریبی ڕەفز بۆتەوانێ ڕەفسیەکەنەوە زیاتر ئێستا هەموو مەعمەلەکان و ئوتوشیەکانی هەموو دنیا ئەو بچووکە بەکارن ئەوە دروستراوە لە باتی ئەمە ئەمە ئیشی خاوترە بەڵام جوانترە خەڵک جوانترەکەیەوێ خاڵینەکەی ناوێ سەریع و خاوەکەی خەڵک شتی جوانیەوێت بۆی بکەیت